لحديثك صحيح داتوا بيغمري خوا صلى الله عليه وسلم معاذ نار بو يمن فرمي أي معاذ لوانيا دواي أمصال تو من نبيني توجاريتر لوانيك هاتي تو بلاي قبرك ومزقوتك ما بروي بلاي من بركة ما بروي معاذ رضا ورحمتي خوالي بمعاذ كري جبل دستي كربة قريان شنك لبيغمري خوا صلى الله عليه وسلم داء بري بيغمان كاتك معاذ قرايو بيغمري خوا وفاتي كتب صلى الله عليه وسلم لجيهان دا نمابو بويا إمام عقبة كري عامر رضاي خوالي بلا صحيح بخاري مسلم داتو دا فرمية بيغمري خوا صلى الله عليه وسلم دواي 8 سال چون نوێژی لەسەر شەهیدەکانی غەزای ئوحود کرد دوای 8 ساڵ لە وەفات و شەهید بوونیان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خواحافیزیەک لە زیندوەکان و مردوەکان خواحافیزی لە مردوەکان کرد خواحافیزیشی لە ئێمە کرد بە ئێمەی دەوت ئەوە تا بە معاذ دەڵێ لەوانەیە ساڵێتر من نەبینیتەوە هاتیتەوە من نابینیتەوە بێگومان نەیبینی بەڵێ ئیمامی عوقبە دەفەرمێ خوتبەی بماندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوایەوە کە نوێژی لەسەر شەهیدەکانی ئوحود کرد ئەفەرمێ والله ئاخر بینینێک بوو لەسەر مینبەرەکە بینیم ئاخر مینبەرێک بوو ئاخر مینبەر کە بینیم لەسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جومعەیەک لە جومعەکان بینیم کە دوایەوەی کە نوێژی لەسەر ئەوان کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر شەهیدەکانی ئوحود والله آخر جا لەسەر مینبەر بینیم جومعەکەی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد ئەوە ژیانی دنیایە ڕۆژێکیش دێ هەمومان دەمرین آخر جومعەمان دەبێ ڕۆژێکیش دێ من آخر خودبەم دەبێت دوای ئەو خودبەن هاتمتەوە ئێوەش آخر جومعەتان دەبێت لەم ژیانەدا کەواتە خۆت ئامادەکە بۆ مردن بۆ دوای مردن